بەپێی بە دوواداچوونەکانی پەیام پرۆژەی ڕووناکی بۆ کارەبای 24 کاتژمێری هێندەی پرۆژەی نووسینگەی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستانە، هێندە پرۆژەی وەزارەتی کارەبای هەرێم نییە. هەر لەبەر ئەوەشە وەزارەتی ناوبراو کەمترین لێدوان و قسەی لەسەر پرسەکە هەیە و لە ڕێگەی حکوومەتی سێبەرەوە پرۆژەکە بەڕێوە دەبرێت. ئەویش دابینکردنی کارەبای 24 کاتژمێریە جێبەجێکردنی پرۆژەکە لە کاتێکدایە بە درێژایی 34 ساڵی ڕابردوو هاوڵاتیانی هەرێمی کوردستان داوای کارەبای 24 کاتژمێریان کردووە و حکوومەتی هەرێم نەیتوانیوە دابینی بکات. بەڵام لە ناکاو و لە گەرمەی قەیرانی دارایی و سوتەمەنیدا حکوومەت پرۆژەی کارەبای بەردەوام ڕادەگەیەنێت، ئەمەش گومانەکانی هێندەی تر زیاد کردووە. وەزارەتی کارەبای هەرێم توانای بەرهەمێنانی 7500 مێگاوات کارەبای هەیە، بەڵام بەهۆی دابینەکردنی گازوایل و سوتەمەنی بۆ وێزگەکانی بەرهەمێنانی کارەبا ئێستا توانای بەرهەمێنانی نیوەی ئەو ڕێژەیە هەیە کە لەسەرەوە ئاماژەی بۆ کراوە. ئەوەی جێگەی تێڕامانیشە چۆن حکوومەت دەتوانێت کارەبای 24 کاتژمێری دابین بکات لە کاتێکدا دەڵێت توانای دابینکردنی گازوایلی بۆ یەکەکانی بەرهەمێنان نییە. دوای ئەوەی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان لە مانگی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو پرۆژەی ڕووناکی بە مەبەستی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری ڕاگەیاند و دواتر چووە بواری جێبەجێکردنەوە. پرۆژەکە ناڕەزایی بە دوای خۆی داهێنا لەبەر ئەوەی کەرتەکە لە خزمەتگوزاریەوە بۆ بازرگانی گۆڕدرا و نرخەکەشی چەندین هێندە بەرز کرایەوە. سەرچاوەیەک لە وەزارەتی کارەبای هەرێم بە پەیامی ڕاگەیاند نرخی کارەبا ئەگەر جێگیریش بکرێت ئەوە 5 بۆ 6 هێندەی ئێستا نرخەکەی بەرز دەبێتەوە. لە ئێستادا پرۆژەکە بەسەر 17 گەڕەکی شاری هەولێردا جێبەجێ کراوە و تیمی نووسینگەی سەرۆکی حکوومەت لە بری وەزارەتی کارەبا لە سلێمانین و پرۆژەکەیان بە شێوەی ئەزموونی لە چەند گەڕەکێک کارا کردووە. چاوەڕوان دەکرا کارەبای 24 کاتژمێری دڵنیایی و دڵخۆشی بۆ هاوبەشەکانی کارەبا لە هەرێمی کوردستان بهێنێت، بەڵام هێندەی دڵدۆنگی و گومانی دروست کردووە شادی و خۆشی بۆ خەڵکی بەشمەینەتی ئەم مەملەکەتە نەهێناوە. بەو پێی هێشتا حکوومەت نرخی هەر کیلۆواتێکی کارەبای بەکارهێنراوی دیاری نەکردووە و هاوڵاتیان ترسیان هەیە لەوەی ببنە کرێکی کارەبای 24 کاتژمێری. گەڕەکەکانی ئیبراهیم پاشا، سابونکەران، دارۆغا، حاجیحان، مەولەوی، شەقامی ئۆرزی، سەلیمبەگ و خانەقا کە ژمارەیان 9000 هاوبەشی کارەبایە سیستەمەکەیان بەسەردا سەپێنراوە و لە 6 ئازارەوە لە سلێمانی خراوەتە کار. تا ئێستاش لایانی دەسەڵاتدار لە سلێمانی هیچ لێدوانێکی لەو بارەیەوە نەبووە. پێشتر حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێمی کوردستان سیستەمی پریپەیدی بۆ ناوەندی بازرگانیەکان و یەکەکانی نیشتەجێبوون جێگیر کرد و سڕڕای نیگەرانی لە بەرزی نرخی کارەبا، بەڵام حکوومەت نرخەکەی دانەبەزاند و بە ناچاری هاوڵاتیان و کاسبکاران دەست و پەنجەیان لەگەڵ بەرزی نرخەکە نەرم کرد. لە هەرێمی کوردستان نزیکەی 1,900,000 هاوبەشی کارەبا هەیە و بڕیارە پرۆژەی ڕووناکی بەسەر تەواوی هاوبەشەکانی کارەبا جێبەجێ بکرێت و حکوومەت ئەم سێکتەرە خزمەتگوزاریە بکاتە سەرچاوەیەکی داهاتی باش بۆ خۆی.